بەس پێم بڵێ علمی مرۆڤ چییە؟ علمی مرۆڤ چییە؟ ئەو هەموو تەکنۆلۆژیای ئەبینی هیچ بەرامبەر علمی خودا هیچە. کێ خەڵاتی نۆبلی وەرگرتووە؟ بزانە بە تریلیۆنەها بابەت هەیە، هیچی لێ نازانێ. ئەی ئەوەی کە هەر مرۆڤ نایزانێ چەندێکە نایزانی. تۆ سەیرەکەی وە ئەزانی تۆ چاوساغی شتە بینێ. نەوەڵڵا ئێمە چاوساغ نین، ئێمە کوێرین، ئێمە نابیناین. چاوت چەندێکە بینێ؟ تۆ تەسەورەکەی ئەو ڕەنگانەی ئەی بینی، ئەو درێژەی بۆ ڕەنگەکان ئەبینی. ئێمە مرۆڤ توانای مرۆڤ لەوەدایە کە ڕەنگ لە نێوان سەروی وەنەوشەیی و خوار سوورە لەو نێوانە ڕەنگەکان ببینێ، بەڵام سەروی وەنەوشەیی زیاتر لە خوار سووریشەوە ڕەنگ نابینی. ئەزانن زانانە فەرموون درێژی ئەو ڕەنگانەی کە ئێمە ئەیبینن لە چاو درێژی تەیفە چەندێکە؟ ئەڵێن 10 بەشە لە تریلیۆن بەش. تۆ 10 بەشی ئەبینی، 10 بەش ئەبینی لە تریلیۆن بەشە. علمی چی؟ معریفەتی چی؟ باشە دەسەڵاتی چیت هەیە؟ کێ زۆر دەسەڵاتی هەیە نەخۆشەکەوێ، سەری یێشێت، سکی یێشێت، تووشی نەخۆشیە بێ، ئەمرێ، پیرە بێ، دڵی تەنگە بێ، ناڕەحەتە بێ، زاڵە بن بەسەریا، کودەتا کرێ بەسەریا. دڵ بەچی خۆشە؟ تەنها دڵت بە ئیرادەی خودا خۆش بێ، پشت بە خودا ببەسە بە تەنها. هەمیشە بڵێ لا تەکلنی ئیلا نەفسی طەرفەتە عەینٍ. ها چاوتروکانێکیش خودایە، چاوی خۆم ڕادەستی خۆم مەکە، گوێی خۆم ڕادەستی خۆم مەکە، دڵی خۆم ڕادەستی خۆم مەکە، قاچی خۆم ڕادەستی خۆم مەکە، دەستی خۆم ڕادەستی خۆم مەکە. یا ڕەبی بۆ چاوتروکانێکیش بێ، بۆ چرکەساتێکیش بێ، ئەو چاوەی کاتێ ڕادەستی خۆمی ئەکەی گوناهی پێەکە، ئەو دەسەی کە ڕادەستی خۆمی پێەکەی ستەمی لێ پێەکەم، ستەمیشی لێەکەم، ئەو گوێی کە ڕادەستی خۆمی ئەکەی گوناهی پێەکەم، دڵم کە ڕادەستی خۆمیەکەی گوناهی پێەکەم. هەموو نیعمەتەکان لای خۆتەوە خودایە. بۆیە یەکێ لە شاعرەکان و عارفەکان ڕۆمی لە مەسنەوی داڵێ چی؟ ئەڵێ کاشکە 100 خۆزگا کوڕی نوح مەلەوانی نەزانیایە. تۆزێ علمی هەیە ئەزانێ مەلەوانی بکە؟ منەتی بە نوح و کەشتەکەی نوح نییە. خۆگەر مەلەوانی نەزانیایە مەجبوری نوحە بوو، مەجبوری کەشتەکەی نوحە بوو، ڕزگاریە بوو. ها تۆز قاڵێک علم بوو بە هۆکاری قڕ بەسەراکردنی، بۆ هۆکاری قڕ بەسەراکردنی لە دنیا و لە ئاخیرەتدا. اینجا فەرمێ خۆزگایە وەکو مناڵ فێڵی نەزانیایە. مناڵ کاتێ فێڵ نازانێ، کاتێ پێویستی بە دایکێت و دایکی بەجێ ئێڵێ پەلامەرەدا دامێنی دایکی ئەگرێ، هیچ فێڵێک نازانێ. بەڵام مرۆڤ کاتێ عەقڵی کاراکە، کاتێ مەغرورە بێ بە عەقڵی، مەغرورە بێ بە زانستی، مەغرورە بێ بە هێزی بازووی، مەغرورە بێ بە توانا و ئیرادەتی، مەغرورە بێ بە جوانی، مەغرورە بێ بە دەسەڵاتی، پشت لە خواکە ئەبێتە هۆکاری قوربەسەری، ئەبێتە هۆکاری قوربەسەری. عیلم ئەو کاتە جوانە کە نزیکە بکاتەوە لە خوددا، عەقڵ ئەو کاتە باشە کە نزیکە بکاتەوە لە خوددا، چاو ئەو کاتە باشە کە نزیکە بکاتەوە لە خوددا، گوێ ئەو کاتە باشە کە نزیکە بکاتەوە لە خوددا. بۆیە ئەڵێم هێشتا خودامان نەناسیوە. خۆشەویستان، ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام لە ناو خەڵکە ناودارە بەوەی ڕێزی میوان زۆر ئەگرێ. میوانێکیت خواردنێکی چاکی بۆ ڕازێنێتەوە و داینێ، بەڵام ئەبینێ میوانەکە ناوی خودا نایەنێ، زۆری پێ ناخۆشە بێ، زۆری پێ ناخۆشە بێت. چۆن میوانێکی هاتووە ناوی خودا نایەنێ و اینجا خواردنێویش بخوا. خودای گەورە وحی بۆ نێرێ پێ فەرمە ئیبراهیم 50 ساڵە کوفرەکە بەرامبەر من، بێدەبیەکە لە خزمەتی منە، کافرە، مشرکە، بتپەرسە، چی گوناهیکە؟ 50 ساڵە ڕزقیم نەبڕیوە. چرکە ساتێک ماوەیەکی کەم هاتە ماڵی تۆ تەوێ ڕزقی ببڕی، ڕزقی نەدەیتێ؟ نا ئەوە ئەڵڵایە، ئەوە ئەڵڵایە. ئەو خەڵکە ئەبینی کوفرەکەن بەرامبەر خوددا، خودای گەورە ڕزقیان لێ نابڕێ. ئەو کە خەڵکە ئەبینی شایەتی درۆدەن، ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، لە نوێژەکانمانە ئەڵێن ئەڵڵاهو ئەکبەر،
يعني خدا الله لهمو قوري قورترا بلام لناخ مانا الله لهمو قوري قورتر نية خو اگر لناخ مانا لدل مانا الله لهمو قوري قورتر بوايا دسمان پان ناكردو بو غيري او اگر الله لدل مانا لهمو قوري قورتر بوايا سرما شور ناكر بو غيري او اگر الله لنا ودلمانا لهمو قوري قورتر بوايا قد زليلنا ابوين بو غيري او عبادة من تنها بوبو بشتو بنا من تنها روبو توكل من هلا سروبو علم من هلا عيني اوبو قدرت من ما انتهري قدرتي اوا اما هيجنين برامبر خدا بلام اما كاتي علينا الله اكبر سروتو سامان ما لدلمانا لا الله قورترا نعوذ بالله ڕۆڵەکانمان لە دڵمانە لە ئەڵڵا گەورەترە پلە و پۆستەکانمان لە دڵمانە لە ئەڵڵا گەورەترە با هەزارەوەنە لە نوێژە الله ئەکبەر الله ئەکبەر بکەی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین بکەی لە دڵدا خەڵق و خودا بوو فائیدەی چی کە دەم پڕ بێ لە ئیاکە و ئیاکە یا ڕەبی خودایە ئێمە هی تۆین نەمانگێڕیتەوە بۆ خۆمان یا ڕەب خودایە ئێمە هی تۆین نەمانگێڕیتەوە بۆ خۆمان یا ڕەبی خدايا مهي توين نما انجريتوا بو خمان يا رب العالمين ادعوا الله وانتم موقنون بالاجابه.